جوانترین سڵاوتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. وەزیری پەروەردە سەردانی هۆڵی تاقیکردنەوەکانی سنووری پارێزگای سلێمانی کرد. وەزیری پەروەردەی هەرێم بە یاوەری مامۆستا دڵشاد عومەر و مامۆستا عومەر محەممەد کاتژمێر 4 و 30 خولەکی بەیانی بەمبەستی ئاگاداربوون لە چۆنێتی دابەشکردنی پرسیاوی تاقیکردنەوە گشتەکانی خولی دومی قۆناغی نوێی بنەڕەتی و 12 ئامادەیی سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کرد. پاشان کاتژمێر 9 بەیانی لە سنووری پارێزگای سلێمانی بە بەمبەستی ئاگاداربوون لە چۆنێتی بەڕێوەچوونی ڕەوشی تاقیکردنەوەکان سەردانی چەند قوتابخانەیەکی کرد بۆ ئەوەی ڕاستەخۆ لە نزیکەوە ئاگاداری چۆنێتی تاقیکردنەوەکانی خولی دووەم بێت. وەزیری پەروەردە هۆڵی تاقیکردنەوەکانی سنووری قەزای زاخۆ بەسەر دەکاتەوە. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاوەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی دووهۆک و قایمقامی زاخۆ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی زاخۆ سەرپرشتیاری یەکەمی پەروەردەی زاخۆ کۆبەوە. لە میانی سەردانەکەدا وەزیری پەروەردە چەند هۆڵێکی تاقیکردنەوەکانی خولی دومی بەسەر کردەوە تا لە نزیکەوە ئاگاداری ڕەوش و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان و ئامادەکاری مامۆستایان و قوتابیان و تایبەتمەندی هۆڵەکان و گونجاویان لەگەڵ فەزای تاقیکردنەوەکان. وەزیری پەروەردە پێشوازی لە شاندێکی ڕێکخراوی بریتیش کاونسڵ دەکات. ئالان حەمەسەعی ساڵح وەزیری پەروەردە بە ئامادەبوونی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەت پێشوازی لە خات و ڤیکتۆریا لیندسەی بەرپرسی ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی لە عێراق و شاندێکی یاوەری کرد. سەرەتا شاندەکە پیرۆزبایی خۆیان ئاراسی وەزیری پەروەردە کرد، پاشان لە دانیشتنەکەدا باسییان لە پوختەیەک لە پرۆژەکانیان کرد تایبەت باکەمکردنەوەی ڕێژەی دابڕان و زیادکردنی ڕێژەی خستنە بەرخوێندنی قوتابیان و بەرەپێدانی توانەکان و باشەکردنی کوالێتی ئاسەنگاندنی دەرەکی و پرۆژەی مافی مرۆڤ. وەزیری پەروەردە پاڵپشتی وەزارەتی پەروەردەی نیشاندا بۆ ڕێکخراوی بریتیش کاونسڵ هیوای خواست بتوانن پەیوەندێکی دوولایەنە و پتەوتر دروست بکەن بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. سەبارەت بە دوایین ڕێنمایی و پلانی پەروەردە بۆ ساڵی نوێی خوێندنی وەزیری پەروەردە لەگەڵ قوتابخانە و پەیمانگە و باخچە ناحکومیەکان کۆبووە لە شاری هەولێر. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵ سەرجەم قوتابخانە و پەیمانگە و باخچەکانی مناڵانی ناحکمی کۆبووە. کۆبوونەوەکە تایبەت بوو بە دوایین ڕێنمایی کە دەرچۆ لەلایەن وەزارەتی پەروەردە و کارکردن لەسەر ئەو بڕیارە نوێیانە و پابەندبوون بە سەرجەم ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە بۆ دەستپێکی ساڵی تازەی خوێندنی 2019 بۆ 2020. دوای چەند ڕۆژێک مانەوە لە نەخۆشخانە بەهۆی توشبوون بە جەڵتەی مێشک بڕیار کوڕی شەهید ئاسۆی مامجەلال مەسۆیی و تەمەن 4 ساڵ لە نەخۆشخانەی شار کۆچی دوایی کرد. لەبەر پیرۆزی شەید و خۆشەویستی مناڵان بۆ باوک و ڕازگۆیی لە خۆشەویستیدا بە پەروەردەیەکی جوان و هەژاندنی ڕۆحی هەموو مرۆڤایەتی و جۆشدانی هەمومان بە خەبات و فیداکاری پێشمەرگە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بڕیاریدا ناوی قوتابخانەی کوردستانی بنەڕەتی بگۆڕن بۆ قوتابخانەی بڕیار شەید ئاسۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات. لە دوای شەیدبوونی ئاسۆی مامجەلال مەسۆیی لە پەلامارە تیرۆریستەکەی کۆڵۆجۆی سنووری گەرمیان تەندروستی بڕیار بەرەو خراپبوون ڕۆشتووە و چونکە زۆر هۆگری باوکی بۆ و بەردەوام بە دوای داگەڕاوە. یاد نەقشبەندی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند هۆکاری سەرەکی گیان نەزدانی بڕیار بۆ لە بەکارکەوتنی مێشکی دەگەڕێتەوە. ماوەی چەند ڕۆژێک بوو لەژێر چاودێری وردی پزیشکیدا بوو ئەوەی پێویستیش بوو لەلایەن تیمەکانەوە بۆی ئەنجام درراوە تا ئەو کاتی گیانیشی سپار نەهاتوە خۆشخۆی. مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بڕوانامەی ڕەزلێنانی بەخشی هاوڵاتی کارزان حەمید دواتریش سوپاسی دڵسۆزیشی کرد بۆ کەرتی پەروەردە لە بەرامبەر هاوکاریکردنی پرۆسەی پەروەردە بەدابینکردنی هەندێک کەلوپەلی پێویست بۆ چەند قوتابخانەیەکی سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی بۆ ساڵی خوێندنی 2018 بۆ 2019. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بڕیاری گواستنەوەی مامۆستایان بۆ ساڵی نوێی خوێندن جێبەجێ دەکات و بەرپرسێکی پەروەردەی شارە زوریش ڕێدەگەیەنێت. ئەو مامۆستانەی داوای گواستنەوەیان لە نێوان پەروەردەکان کردووە بۆیان جێبەجێ دەکرێت. لە پسراوی خۆیەتی و میلاکات لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زور بە وەکالەت بە سایتی SSN ڕاگەیاند فەرمانی گواستنەوەی مامۆستایانی سلێمانی لە وەزارەتی پەروەردە دەرچووە کە پێویستە بۆ مامۆستایانی داوای گواستنەوەیان لە نێوان پەروەردەکان کردووەتیشی لە سنووری پەروەردەی شارە زور لە کۆی 126 داواکاری فەرمانی گواستنەوە بۆ 61 مامۆستا دەرچووە و لە ڕۆژی 1 نوێی 2019 شەوە بڕیارەکەیان دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئاماژەی بەوەشدا بڕیارەکەی وەزارەتی
پەروەدە پێیوەستە بە داواکاری ئەو بەڕێوەبەرایەتیانی داواکاریان پێشکەش کردووە. لە بەڕێوەبەرایەتی یەکەی وەرزش و چالاکی دیدەوانی پەروەردەی ڕۆژئاوا ئامادەکاری دەکرێت بۆ چادرگەی دیدەوانی خوێندنگەکان کە تێیدا سەرجەم ئامادەکاریەکانی بۆ کراوە چادرگەی بە ناوی خوا لێخۆش بوو مامۆستا و شارکەمە دەست پێ دەکات و ژمارەیەک خوێندنگە تێیدا بەشدار دەبن. سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ چادرگەی خوا لێخۆش و مامۆستا هوشیار کەمال کە بڕیارە ڕۆژانی 28 و 29 هەشت لە بینای چادرگەی دیدەوانی لە سلێمانی لە بەڕێوەبەرێتی چالاکی وەرش و دیدەوانی ئەنجام بدرێ. خۆشبەختانە ئێستا سەرقاڵی خۆ ئامادەکردین بۆ سەرجەم کارەکان لە دانانی خێمە و پاکشکردنەوەی شوێنی خێوەتەکان، هەروەها دەرمان ڕێژکراوە بە سەبارەت بەوەی کە مار و مێروویەکی تیانە بێت ئەوەی کە پێویست بێ بۆ چادرگەکە ئامادەکراوە. ئێستا بەس ئەومان ماوە تا ڕادێک چاوەڕێی شاندەکانی کە ڕۆژی چوارشەمە کە بڕیارە سعادەی بەیانی بگەنە ناو چادرگە و دواتر خولەکە دەست پێ بکات. زیاتریش مەبەستمان لەم خولە یەکەم شت بەرز ڕاگررتنی ناوی سەرکردەی دیدەوانی مامۆستای خوا لێخۆش و مامۆستا هوشیار کەمال کە هیچێ بۆ لەو سەرکردە دیدەوانیانی کە لەسەر ئاسی کوردستان و عێراق و نێودەوڵەتیش ناسراوە. دووەم، چەند ساڵێکە ئەم خولی سەرکردەیە لەسەر ئاسی سەرجەم پەروەردەکان نەکراوەتەوە. ئەمەش ئەبێتە هۆی ژیانەوەی جاریش کە ڕۆحکردنەوە بەبەری کاری بزوتنەوەی دیدەوانیدا. ئەمەش خۆشبەختانە لێرەوە من جێخۆیەتی سوپاسێکی بەڕێز مامۆستا ڕزگار کەمال بکەم کە ئەستۆی کە برای خوا لێخۆش بووە سەرجەم بوجەی سەرجەم بوجەکەی خسۆتە ئەستۆی خۆیەوانە بە سوپاسەوانێ سەرجەم مەسرەف و پارە و خواردن و ئەو کەلوپەلانی کە بەکاردێ بوجەکەی لەلایەن مامۆستا ڕزگار کەمالەوە دابین کراوە. من لێرەوە زۆر سوپاسی یەکەم، هەروەها سوپاسی سەرجەم پەروەردەکانی شەکەم کە بە دەنگ بانگەوازەکەمانەوە هاتن و سەرجەمیان بەشدارن، هەر دوانزە پەروەردەکە بەشداری بێ بە 4 کچ و 4 کوڕ، واتە 4 مامۆستای کچ 4 مامۆستای کوڕ. پێم وابێ ئەمە ئەتوانم بڵێم ڕاستە پێشوەختەیە، بەڵام پێم وابێ یەکێکە بێ لە خولە هەرە سەرکەوتوەکان کە بۆ سەرکردەی دیدەوانی و ڕابەرانەکرێتەوانی. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن، خواتان لەگەڵ.